سڵاو بەڕێزان، ئەمڕۆ هەندێک هەواڵ نوێتان پێشکەش دەکەم. سەرەتاش وەک هەموو جار لە هەواڵێکی کوردیەوە دەست پێ دەکەین. فیلمی 1970 ئێستا لە وێبسایتەکان و لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەردەستە. ئەوانەی کە ئاگاداری هەواڵەکەنین ئێستا دەتوان بچن سەیر بکەن هەم لە وێبسایتی بینەر و کورسەر تایتل ئەوانە بڵاو کراوەتەوە، هەمیش لەوانەی لە هەندێک لە پەیجەکان ئێستا بڵێن بڵاو کرابێتەوە مافی ئەویان پێدرابێت کە لە لای خۆیان پەخشی بکەن. بەرهەمێنەر و دەرهێنەری فیلمەکە بیتە لە هێژوان زەندی و فیلمەکەش باس لە چیمیا بارانکردنی هەڵەبجە دەکات و تا ئاستێک ڕووداوەکانی ناوی ڕاستینیان لانی کەم بڵێن ڕووداوە سەرچەکانی ڕاستین جامن پێشتر شیکنەوەی کورتم بۆ فیلمەکە کردووە و بەگشتیش فیلمێکی خراپ نییە بە تایبەتی بۆ ئەوەی کە بڵێن سەرەتایە و ئەمە یەکەم باسکردنی تەواو کوردەواریە یاخود تەواو کوردیە لەبارەی ئەو ڕووداوە ناخۆشی کە بەسەر هەڵبجە دەهات. جا پێم وایە دەستپێکێکی باشە و دەتوان لە شیکنەوەکە زیاتر لەبارەیە بزانم، بەڵام ئەوانەیە کە مەراقن سەیری فیلمەکە بکەن پێم وایە بشیان بەوەیە کە بچن سەیری بکەن و ئێستا لە وێبسایت شتەکان بەردەستە. هەواڵی دووەممان هەواڵێکی ناخۆشە، ئەوانەی کە بەتایبەتی لە گۆرانی وشت ئاگادارن. یەکێک لە گۆرانی بێژە بەناوبانگەکان کە پێشتر لە گروپی وان دایرەکشن بوو، بەڵام دواتر بوو بە سۆڵ و بە جیا گۆرانیان بڵاو دەکردەوە کە بریتی بوو لە لیام پین. ڕۆژی پێنجشەممە بەڕووداوێکی دڵتەزێن کە و باس دەکرێت لە چەند قاتێک لە چەند هۆمێکەوە کەوتۆتە خوارەوەجا هەندێک باسەوە دەکەن کە خۆکوشتنە، هەندێک باسەوە دەکەن کە نەخێر بۆ منە حادیسەیەک ڕووداوێک بووە، بەڵام هەرچۆنێک بێ ئەو ئەکتەر و یاخود بڵێن ئەو گۆرانی بێژە کە زیاتر لە گۆرانی وشت بڵێن ڕۆلی هەبووە، ئەو گۆرانی بێژە لاوە لە تەمەنی 31 ساڵیدا کۆچی دوای کرد. فیلمی ئاستی ئەلکترۆنیک کە لەلایەن هەریەکە لە میلی بۆبی براون و کریس پرات و چەندان ئەکتەری تری بەناوبانگە ڕۆڵەکەی دەجێڕدرێت و بڵێن دەرهێنەرەکانیشی بریتی لە برایەن و ڕوسۆ کە پێشتر کاریان لەسەر فیلمەکانی مارڤڵ کردووە و یەکێک لە بەناوبانگترین یاخود هەندێک لە بەناوبانگترین فیلمەکانی مارڤڵ ئەوان دەرهێنانیان بۆ کردووە. فیلمەکە تریلەر و پۆستەر و شتەکانی بڵاو کرایەوە. فیلمەکە لە شێوازی سایفایە و بڵێن شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە کە باس لە کچێک دەکات کە دەیەوێت براکی خۆی بدۆزێتەوە دوای ئەوەی لە جیهانێکی سایفای کە تەنانەت ڕۆبۆتەکان و لە هەمان کاتدا مرۆڤەکانیش تا ئاستێک دەکەونە بڵێن جیهانیش تا ئاستێک وێران بووەوە. لەو کاتەدا بەخۆی و ئەو وەکتەرێک کە ڕۆلی بڵێن لەلایەن کریس پراتەوە ڕۆڵەکەی دەجێڕدرێت بەخۆی بە دوای براکەی ئەو دەگەڕێت. جا فیلمەکە فیلمێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە و هەم ستافەکەی بەهێزە هەمیش دەرهێنەر شتەکانی بەهێزن، بۆشە چاوەڕوانی بەرزی لێ دەکرێت، چاوەڕوانیشتانێکی مەزنی لێ دەکرێت. قەراریشە لە 14 مانگی 3 ساڵی 2025 لە نێتفلیکس ئەم فیلمە پەخش بکرێت. زنجیرەی دوون پەیامەکە کە زنجیرەیە کە لە فیلمەکانی دوونەوە وەرگیراوە یاخود بڵێن ئەسڵان لەسەر چاوە سەرچێک کە کتێبەکەی وەرگیراوە پێشتر لە فیلمەکان کە دوو بەشی بڵاو کرایەوە و بەشی سێمیش ئێستا ڕاگەیەندراوە زۆر زۆر سەرکەوتوو بوون. ئەمەیان زنجیرەیەکە کە سەر بە هەمان جیهانە بەڵام باس لە پێشتر دەکات، باس لە خوشکانی بێنی جێسرێت و ئەوان دەکات کە کۆمەڵەیەکن دەتوان تەنیا لە ئافرەت پێکدێن بەگشتی جیهانی سیاست زۆر بەڕێوە دەبن یاخودلانی کەم دەسەڵاتێکی زۆریان بەسەر جیهانی سیاستدا هەیە. جا باس لە تا ئاستێک سەرەتاکانی دروستبوونی ئەوان دەکات، بە تایبەتی کاتێک دژایەتیان دەکرێت و لەلایەن تایبەتی ئیمپراتۆریەت و ئەوانە دژایەتیان دەکرێت کە بڵێن ئەوان دروست نەبن. جا بۆی زنجیرەکە باس لە چێشمە چێشمی ئەو دوولایەن دەکات. جا دروستکرانی زنجیرەکەەوە پێی تریلەر و پۆستەر و شتەکانی بێ پێدەچێ وەکو بڵێن فیلمەکە زۆر زۆر بەهێز و لە لووتکەدا بێت، چونکە فیلمەکە تەنانەت بۆ خڵاتی ئۆسکار بۆ چەندان خڵاتی ئۆسکاریش پاڵێوراوە بە تایبەتی لە بابەتی بەرهەمێنان و ئەو بابەتانە. پێم وایە زنجیرەکەش بڵێن هەمان ئاستی هەیە، لە هەمان کاتدا ئەکتەر و شتەکانیشی زۆر زۆر بڵێن بەناوبانگن. یەکێک لەو ئەکتەرانە ئەوەی کە ڕۆلی ڕاگنار لۆتبۆژی جێڕا کە لە زنجیرەکانی ڤایکینگ کە بریتە لە تراڤس فیمەڵ یەکێکە لە ئەکتەرە سەرەکیەکان پێم وابێ بەپەی تریلەر و شتەکە پێم وابێ لە کارکتەرە خراپەکانە. ئەمە شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە کە ئەکتەرێکی وا ناوازب بینین. جگە لەوەش چەندان ئەکتەری تر هەن کە پێشتر لە فیلم و زنجیرەی زۆر زۆر بەناوبانگ ڕۆڵیان جێڕاوە و بەشێکیان خاوەنی خڵاتی زۆر بەناوبانگن. جا زنجیرەکە قەرارە لە 17 مانگی 11 لە تۆڕی HBO پەخش بکرێت. زنجیرەی مۆنستەرز کە هەر وەرزێکی باس لە بابەتێکی جیاواز دەکات و وەرزی یەکەمی باس لە جێفری دامەر کرد و وەرزی دومیش باسی لە دووبرا دەکرد. زنجیرەکە باس لە چەندان بکوژی زنجیرەی دەکات، بڵێن ئەوانەی کە ناسراون لە جیهان چیرۆکەیان ڕاستەقینێ و پێیان دەگوترێت بکوژی زنجیرەی کە چەندان کەسیان کوشتووە. وەک باسم کرد بەشی یەکەمی باسی لە جێفری دامەر دەکرد و بەشی دووەمی زنجیرەکەش کە ئەو ساڵ بڵاوکرایەوە باسی لە دوو برا دەکرد کە بە هەمان شێوە بکوژی زنجیرەی بوون. بەشی سێمی ئەو زنجیرەیە ڕاگەیەندرا و ڕاگەیەندرا کە چارلی هانەم کە ڕۆڵی سەرکی دەجێڕا لە زنجیرەی سەنس ئۆف ئەنەرکی
ڕۆڵی سەرەکی لەم زنجیرەدا دەجێڕێت. جا هێشتا بڵاو نەکراوەتەوە کە زنجیرەکە کەی پەخش دەکرێت، بەڵام بەپێی سەرکەوتنی بەشی یەکەمی بێ پێم وابێ لەوانەیە ئەم بەش سەرکەوتوو بێ، هەرچەندە بەشی دووەم ناڵێن بەقەت بەشی یەکەم سەرکەوتنەوە بەتایبەت لە ڕووی ڕێتینگ و شتەوە سەرکەوتوو بووە، بەڵام وەکو شعبیەت وەکو سەیرکردن لەلایەن خەڵکیەوە بەقەدەر بەشی یەکەم نەبوو، بەڵام بەهۆی ئەوەی کە بەشی سێم ئەکتەر و شتەکانیشی باش دیارن، لانی کەم لە بەشی دووەم بڵێن بەناوبانگتر دیارن، بۆیە چاوەڕوانیمان هەیە بە ئەو زنجیرەیە. فیلمی سمایل بەشی دووەم یاخود پێکەنین بەشی دووەم ڕێتینگ و شتەکانی بڵاوکراوە لەلایەن ڕخنەگرانەوە زۆر باش باسی لێوە کراوە بەدڵیان بووە لە 85 ئەوانە ڕێتینگیان پێداوە، پێیان وایە شتێکی باشە. جا ئەمەیان کە بەشی یەکەممان بینی شتێکی زۆر سەرنجاچێژ بوو، هەم لەلایەن ڕخنەگران هەم لەلایەن خەڵکی ئاسایی پێشوازێکی باشی لێکرا. ئەمە شان شتێکی دڵخۆشکەرە کە ئەم بەشیان کە بەشی دووەمیەتی جیاواز لە زۆرێک لە بەشەکانی دووەم ئەوانە ئەمەیان سەرکەوتوو بوو. بەشێکی نوێی فیلمی ترسناکی کۆنجۆرینگ بە ناوی دوایین مەراسیم ڕاگەیەندرا کە بێگومان ئەمەیان دەبێت بە دوایین بەش و ڕاگەیەندرا لە ساڵی 2025 بڵاو دەکرێتەوە. جا ئێستا دەست بە بەرهەمهێنانی فیلمەکە کراوە، تەنان جیمس وان خۆی دەرهێنانی بۆ دەکات و ئەکتەرەکانی کۆنیش گەڕاونەتەوە، ئەو ئەکتەرانی کە پێشتر لە بەشەکانی کۆنجۆری ڕۆیان جێراوە. فیلمەکە قەرار لە ساڵی 2025 بڵاو دەکرێتەوە. وەرزی سێمی زنجیرەی ئەنەمی ئینڤینسیبل کە دوو وەرزەکەی تری بڵێن زۆر بەرز بوون و لە لووتکەدا بوون و هەم لەلایەن ڕخنەگران هەم لەلایەن خەڵکی ئاسایی پێشوازێکی زۆر مەزنیان لێکرا. بەشی سێمی ڕاگەیەندرا و ڕاگەیەندرا لە 6/2 ساڵی 2025 بەشی سێمی بڵاو دەکرێتەوە پەخش دەکرێت. جا ئەوانەی حەز بە ئەنیمیەک دەکەن کە هەم تێکەڵ بە سوپەر هیرۆ بێت، هەم شێوازی ئەنیمی بێت و هەمیش حەماسەت و سەرنجاچێکی زۆری هەبێ، پێمە بەشی یەکەم و دووەمی شایەن بەوەیە کە سیر بکەن بەر لەوەی لە مانجی دوو بەشی سێمی بڵاو بکرێتەوە. بەشە نوێەکەی سوپەرمان وێنەیەکی بڵاوکرایەوە کە لەلایەن جێمس گەن بەرهەم دەهێنرێت و دەزانین کە جێمس گەن جیهانێکی نوێس بڵێن جیهانێکی نوێی دیسی دروست دەکات و بڵاوی دەکاتەوە. جا یەکەم وێنەی جیهانەکە یاخود یەکەم وێنەی فیلمەکە بڵاو کرایەوە کە فیلمی سوپەرمانە لە هەمان کاتدا سەرکەشی کەوتێ لە کریپتۆ لەگەڕی بوو. لە هەمووشی گرنگتر ڕاگەیەندرا کە 11 مانجی هەفتی ساڵی 2025 فیلمەکە لە سینەماکان پەخش دەکرێت. جا چاوەڕوان دەکەین لەوانەیە و ئەگەرێکی زۆری هەیە کە بڵێن مانجی 2-3 ئەوانە ترێلەری فیلمەکە بڵاو بکرێتەوە و بێگومان حماستم بۆی هەیە، بێگومان پەرۆشیم بۆی هەیە، چونکە ئەم جیهانە خەریکە دەبوژێتەوە. بەتابەتی کە ئێستا جێمس گەن دەسەڵاتەکەی بڵێن گرتوۆتە دەست، پێم وایە لەوانەیە بژانەوەیەکی باش بێت بۆ جیهانی دیسی و کارکتەرەکانی. سیکوێڵ و بەشی دووەمی فیلمی ترسناکی ڕێدی ئۆرنات ڕاگەیەندرا، هەرچەندە تا ئێستا کاتی بڵاوبوونەوەی دیاری نەکراوە، بەڵام دیاری کراوە کە کاستەکەی پێشتر دەگەڕێنەوە و لەم فیلمە ڕۆ دەجێڕێت کە بەشی یەکەمی سەرکەوتوو بوو، هیوادارم سیکوێڵەکەشی وابێت. زنجیرەی سایلۆ کە یەکێک بوو لەو زنجیرە زۆر نایابانەی کە ساڵی ڕابردوو بڵاو کرایەوە، چیرۆکێکی زۆر نایابی هەبوو کە باسی لە بڵێن دوای وێرانبوونی زەوی دەکرد کە خەڵکی چوبوون ناو زۆرێک لە سایلۆی ژێر زەوی، زۆرێک لە بڵێن کۆمەلگایەکی گەورە دروستکرا بوو کە لە ژێر زەوی بوو، وەکو زۆرێک لە سایلۆوا بوو بازنەیی بوو، خەڵکان لە ناو ئێرەقەتیس کرابوون، بڵێن کەس نەدەهێنرا کەس بچێتە دەرەوە. جا ئەوانێک کە داوایان دەکرد بچنە دەرەوە، وەکو زۆرێک لە بڵێن شۆڕژێر چاویان لێ دەکردن و تا ئەستێک دوتوان بڵێن بە خراپ چاویان لێ دەکردن. جا بەشی یەکەمی زۆر ناوازە بوو. لە کۆتایی بەشەکە بینیمان کە کارکتەرە سەرەکیەکە چوویە دەرەوە، ئەوە بوو هەمووان دژی وەستانەوە و هەمووان ڕێگریان لێ کرد، بەڵام ئەو بە زۆرێک چوویە دەرەوە. جا بەشی دووەم بۆ دەست پێ دەکات کە ئەو لە دەرەوە چی کردو، یاخود باس لەوە دەکات کە ئەو لە دەرەوە چی کرد و چی بەسەر هاتووە، چونکە بەپێی ئەوە بێت کە ئەوان لە ژوورەوە دەبین ئەوانەی دەرەوە هەمویان دەبرن، بەڵام ئایا ئەو مردووە یاخود نا؟ ئەمەیان پرسیارێکە لە 15 مانجی 11 وەڵامەکەی وەردەگرینەوە، یاخود لانی کەم دەتوان بڵێن ئەو ئەڵقەی یەکەم لەو بەروارە پێشکەش دەکرێت. ئەوانەی کە لە بەشی ئینگلیزی بەتایبەتی خوێندیویانە پێم وابێ کارکتەری یاخود نووسەری جین ئۆستنیان بیستووە کە یەکێکە لە نووسەرە کلاسیکیە زۆر نایاب بوو تایبەتەکان کە چەندان کتێبی زۆر ناوازەی هەیە. جاچێک لە باشترین کتێبەکانی ئەو بریتێت لە پراید ئەند پرەجودیس کە پێشتر چەندان جار کراوە بە فیلم و پێم وابێ زنجیرەش ئێستا زنجیرەیەکی زۆر تایبەتی ڕاگەیەندرا کە لەسەر هەمان کتێب بەرهەم دەهێنرێ و پێشم وایە ئێستا بڵێن زیاتر تەرکیزی دەخان سەر کە هەم لە ڕووی سینەما هەم لە ڕووی چیرۆکەوە بەهێز بێت. تا ئێستا کات و شوێنی بڵاوبوونەوە ئەوانەی ڕانەگەیەندراوە، خود تەنانەت کاستەکەش تەنیا ئەوە ڕاگەیەندراوە کە زنجیرەیەک لەسەر ئەو کتێبە و کە لە سەرچاوێتەوە لەو کتێبە بەرهەم دەهێنرێت و بڵاو دەکرێتەوە. ئەنەمی ڤۆلترۆن کە ئەنیمێکی زۆر ناوازەیە بەرهەمێکی لایڤ ئاکشنی ڕاگەیەندراوە، لەوەش گرنگتر ڕاگەیەندرا کە هێنری کاڤڵ ڕۆڵی سەرەکی دەجێڕێت. جا بۆی کە ئەو ئەکتەرە ناوازەیە ڕۆڵی کارکتەرێک دەجێڕێت لە فیلمێکدا،
چاوەڕوانێکی زۆرم بۆ هەیە، هیوادارم شتێکی تایبەت بێت و شتێک بێت لە قەدەر کارکتەرەکە بێت. زنجیرەشتر بڵاو کرایەوە و ترێلەرەکەی پیشاندرا بە ناوی جاک کایل کە ئەدی ڕێدمێن ڕۆڵەکەی دەجێڕێت و باس لە کارکتەرێکی سیخورد دەکات کە چەندان کاری دڕندان دەکات و لە بەرامبەر دایشتیشتر بڵێن دەوەستێتەوە یاخود کەسایەتیشتر دروست دەبێت کە دژی ئەو دەوەستێتەوە. جا بە پێی چیرۆکە بێت چیرۆکە لەوانەیە زۆر جیاواز نەبێت و زیاتر لە جێمز بۆند و ئەوانە بچێت، بەڵام هەم بەپێی ئەوەی کە کارکتەرەکانی ناوازن و ئۆسکارین و لە هەمان کاتدا پیشاندانی ترێلەرەکەشی زۆر جوانە پێم وابێ لەوانەیە زنجیرەیەکی ناوازە بێت. زنجیرەکە قەرارە لە 14 مانگی 11 لە تۆڕی پیکۆک بڵاو بکرێتەوە. لە بۆکس ئۆفیسی ئەم هەفتەیەش فیلمی تێرفایر ئێستا لە پلەی یەکەمدایە و 18 ملیۆن دلاری کۆ کردوتەوە. لە پلەی دووەمیش فیلمی ئەنیمێشنی وایلد ڕۆبۆت کە چەندان هەفتەیە لە سەرەتاکانی بۆکس ئۆفیس ماوەتەوە و لەم هەفتەیە 13 ملیۆن دلاری کۆ کردوتەوە. پلەی سێمیش بۆ فیلمی بیتلجوسە کە ئەویش ماوەیەکی زۆر دەبێت لە سەرەتاکانی بۆکس ئۆفیسە و داهاتێکی باش کۆ کردوتەوە و لەم هەفتەیەشدا 7 ملیۆن دلاری کۆ کردوتەوە. و بەم پێش دەزانین کە فیلمی جۆکەر بەشی دووەمی زۆر بڵێ خراپ بووە و سەرکەوتوو نەبووە بەوەی کە تەنیا لە هەفتەی دووەمی لە ناو سەیەکەمەکان نییە، بەڵکو چوارەمینە و توانی وێتی 7 ملیۆن دلار یاخود تەنانەت کەمتر کۆ بکاتەوە. تەمان پێشتریشی کردنەوە بۆ ئەم فیلمە کردووە بۆ بەشی دووەمی جۆکەر ئێستا لە یوتیوبەکەم بەردەستە و باسم لە هۆکارەکانی کردووە کە بۆچی فیلمەکە بە فیلمێکی خراپدا دەنێت. لە پێشنیاری ئەمڕۆماندا باس لە دوو فیلم دەکەین. یەکێک لەوانە فیلمی ئەنیمێشنی وایلد ڕۆبۆت کە تەنانەت ئێستا کە دووەمە لە بۆکس ئۆفیس، ئێستا کە ئەو ڤیدیۆ تۆمار دەکەم دووەمی بۆکس ئۆفیسە، بەڵام فیلمەکە لە تۆڕەکان و لەبڕین لە ئەتەرنێت وانە بڵاو کراوەتەوە. یەکێکە لە باشترین فیلمە ئەنیمێشنەکان کە لەو ماوەی دوای بڵاو کراوەتەوە، هەم ڕەخنەگران هەم خەڵکی ئاسایی زۆر بەدڵیان بووە. بۆی ئەگەر حەز بە فیلمێکی خێزانی ناوازە دەکەم پێشنیار دەکەم ئێستا بچن سەیری بکەن لە زۆربەی تۆڕەکان بەردەستە. ئەگەریش حەز بە فیلمی خێزانی ئەو بابەتان ناکەن و بپێچەوانە و حەستان بە فیلمێکی ترسناکە، ئێستا فیلمێشتر هەم لە تۆڕەکان بڵاو بۆتەوە بە ناوی ئێلین ڕۆمیلۆس کە ئەویش ماوەیەکی زۆر بوو لە بۆکس ئۆفیس لە پلەی یەکەمەکان بوو و لەلایەن ڕەخنەگران و لایەن خەڵکیشە و پێشوازی زۆری لێکرا بوو. ئەم دوو فیلمە نوێترین بەرهەمن کە بەم دوایانە بڵاو کراونەتەوە ئێستا لە تۆڕەکان و لە وێبسایتەکان بەردەستن. هیوادارم بچن سەیر بکەن. نووسام ئەحمەدم، سوپاس.